ڕێکخراوی قوتابیانی کوردستان خوێندنی ئۆنلاین ڕەت دەکاتەوە و داوای هەڵوێستی یاوبەشی ڕێکخراوەکان دەکات. مەکتەبی سکرتاریەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە سلێمانی کۆبەوە. تەوەری سەرەکی کۆبوونەوەکە گفتوگۆ بوو لەبارەی بڕێرەکەی حکوومەت یارێم بۆ دەستپێکردنی وەرزی یەکەمی خوێندنی ئەمساڵ بە سیستمی ئۆنلاین. دوای کۆبوونەوەکە ڕاگەندراوی خوێندرایەوە کاتیای داڵوێستی ڕێکخراوەکە لەسەر خوێندنی ئۆنلاین خاوەتە ڕوو. بەناوی خوای گەورە و میهرەبان، بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە بڕیارێکی دوور لە چاوەڕوانی و دیراسەکردن بڕیاریدا کە وەرزی یەکەمی خوێندنی ساڵی 2020-2021 هەموو ناوەندەکانی خوێندنی سەر بە هەردوو وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا جگە لە قۆناغی 12 ئامادەیی بە ئۆنلاین بەڕێ بکرێت. ئەم بڕیارە لە کاتێکدایە کە تا هەنووکە هیچ ئامادەکاریەکی ئەوتۆ بۆ خوێندنی ئۆنلاین نەکراوە و بربەست و گرفت و لەمپەری گەورە لە بەردەم پرۆسەکەدا هەیە. باشترین بەڵگا بۆ شکستی خوێندنی ئۆنلاین ئەوەیە کە بڕیار درا وەرزی دووەمی خوێندنی ساڵی 2019-2020 بە ئۆنلاین بەردەوام بێت. بەڵام بەهۆی شکستی پرۆژەکەوە ناچار هەردوو وەزارەت لە زۆرینەی بەش و قۆناغەکان نمرەی خولی یەکەمی خوێندنیان بە بنەمای تەواوکردنی خوێندن هەژمار کرد، بەهۆی ئەوەی کەمترین مامۆستا و قوتابی پێشوازیان لێ کرد. هەروەها لەو بابەتانەی کە بە شێوازی ئۆنلاین خوێندرابوون بۆ تاقیکردنەوەکان داخڵ نەبوون. بڕیاری بە ئۆنلاینکردنی خوێندن هاوکاتە لەگەڵ بارودۆخی خراپی مادی و دەرونی قوتابیان و کەسوکاریان کە باشتر وابوو حکوومەت بە ئەرکی سەرشانی خۆی هەستێت و بێت لە چارەسەرکردنی کێشەی موشەخۆران بەگشتی و مامۆستایان بە تایبەتی بکاتەوە. هەروەها تا ئێستا هەرێمی کوردستان خاوەنی هێڵێکی ئینتەرنێتی بەهێز نییە کە لەسەر جەمشار و گوند و ناوچەکان بەردەست بێت و قوتابی بتوانێت لەگەڵ وانەکان بەردەوام بێت. مای سەرسوورمانە کە پرۆسەی خوێندنی ئۆنلاین لە وڵاتانی پێشکەوتوش بۆ قۆناغی بنەڕەتی سوودی لێوەرناگیرێت، کەچی لە هەرێمی کوردستان بەم ئاستا نزمە زانستی و پێشکەوتنەوە کە لە سایەی حکومڕانی 28 ساڵەی کوردیدا بەرهەم هاتووە بڕیار دراوە خوێندن بۆ قۆناغی بنەڕەتی بەکاربهێنرێت کە ئەگەر سوور بن لەسەرم بڕیارە ئەوە لە ئایندەدا جێکەوتی خراپ لەسەر ئاستی زانستی بەجێ دەهێڵێت. بەداخەوە بڕیاری خوێندنی ئۆنلاین وەک مامۆستایان باسی دەکەن زیاتر بۆ ڕێگریکردنە لە بایکۆت و خۆپیشاندان و هەڵوێستی مامۆستایان بۆ پێی ساڵی 2020 لە مانگی نۆدایە و حکوومەت تا ئێستا موچەی مانگی سی دابش کردووە، لەویش دوو موچەی با لێبڕین لە 121ەوە بووە. هەر بۆیە پێشبینی ئاڕزایی خۆپیشاندانی مامۆستایان دەکرا و بە خوێندنی ئۆنلاین ڕێگری لەو هەڵوێستانە دەکرێت، چونکە هیچ ئاسوودێکی گەشت بۆ چارەسەرکردنی پرسی موچە نابینرێت. لە کۆتاییدا داواکارین کە بەرپرسانی هەردوو وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردە پێداچوونەوەی جدی بەم بڕیارەدا بکەن و ڕێگری بکەن لە نزمترکردنەوەی ئاستی زانستی و فشار لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بکەن کە لە ژێی بڕیاری خوێندنی ئۆنلاین گرفتی مامۆستایان چارەسەر بکات و شایستا دارایەکانیان بە تەواوی و بەڕێزەوە دابین بکات. هاوکات بانگەواز لە ڕێکخرا و دەستە و گروپا پەیوەندیدارەکان دەکەین بۆ ئەنجامدانی کۆبوونەوەیەکی هاوبەش و دەربڕینی هەڵوێستی هاوبەش.